سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان هەروەک خۆشتان ئاگادارن لە 30 مانگی جۆزەرداندا یەکێک لە هاوڕێیانی ئازیز و خۆشەویستی ئێمە هاوڕێ فەرهاد شەعبانی هاوڕێی گیان بەخت کردومان بەهۆی نەخۆشی سەرەتانەوە گیانی ئازیزی بەخت کرد. ئێمە ئەمڕۆ ئەم بەرنامەمان تایبەت کردووە بۆ ڕێزگرتن لە یادی ئەو ئازیزە. جێگای ئاماژەشەکە بڵین کە ئەمڕۆ مەراسمی بە خاکسپاردنی ئەم هاوڕێ ئازیزەمانە لە وڵاتی سوئێد. پڕبەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاک فەرهاد بە تایبەت هاوسەر و کوڕەکانی و هەموو هاوسەنگەران و هەموو دڵسۆزان و دۆستانی کاک فەرهاد دەکەین یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێگای بەردەوام. ئێستاش سەرنجتان ڕادەکێشین بۆ بینینی ئەم بەرنامە تایبەتە. فەرموون. ئازیزان لە یەکی پوشپەڕی مانگی ئەم ساڵدا لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە ڕێوڕسمی ڕێزگرتن بۆ یادی هاوڕێی گیان بەخت کردو کاک فەرهاد شەعبانی گیرە. لەو ڕێوڕسمەدا هاوڕێ ئیبراهیم عەلیزادە قسە و باسێکی پێشکەش بە بەشداربووان کردووە لەوێدا باسی تایبەتمەندیەکانی کاک فەرهاد و باسی کەسایەتی و ڕۆڵی بەرچاوی و کاریگەریەکانی کرد. ئێستاش لەم بەشەدا بەشێک لە قسەکانی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیستن و دەیبینن. فەرموون. کاک فەرهاد بەڕاستی کەسایەتێک نییە کە من بتوانم لە چەند دەقیقەیەکدا لێرە حەقی مەطلب سەبارەت بە ژیانی و بەرامبەر بە خەباتی ئەدا بکەم. بەڵام هەر ئەوەندە دەڵێن کاک فەرهاد لە 3 مانگ دەورانی نەخۆشیەکەی فقط لە 3 مانگ دەورانی نەخۆشیەکەی تەواوی ئەو خصوصیاتەی کە لە توولی ژیانی 62 ساڵەیدا لە خۆی نیشانی دابوو هەمووی سەر لە نوێ بە 3 مانگ دووپات کردەوە. یعنی هەموو ئەو تایبەتمەندیانەی کە ئێمە لە ژیانی کاک فەرهاددا و لە خەباتی کاک فەرهاددا دیتمان لە 3 مانگ سەر لە نوێ کەوتە بەرچاومان. فەرهادی بە بیر و باوەڕ، فەرهادی جدی، فەرهادی مەسئول، فەرهادی ئیجتیماعی، فەرهادی جەسوور، فەرهادی خۆنەویست، هەموو ئەو خصوصیاتەی لە 3 مانگ لە خۆی وەدەرخست. یعنی وەکو ئەوەی کە جارێکی دیکە لەدایک بوو بێ و بە 3 مانگ هەموو تەمەنی خۆی تێپەڕ کردبێ. لە توولی ئەو 3 مانگەدا یەکێک لە وەرەبەخشترین هاوڕێیانی ئێمە بووە. لەگەڵ ئەوەشدا کە خۆی هەر لە ڕۆژی ئەوەڵەوە دەیزانی چ چارەنووسێک چاوەڕێی دەکات، بەڵام هەرگیز وەرەی بەرنەدا و بۆ هەموو هاوڕێیانی وەرەبەخش بوو. هەردێکوت من تەواو من مقاومەت دەکەم، من ئەو نەخۆشیە شکست دەدەم، نیگەران مەبن.
دڵخۆشی خانەوادەکەی دەداوە مەسئول بوو بەرامبەر بە ڕوحیەی دانەدانەی ڕەفیقەکانی لە توولی ئەو ماوەیەدا بەدەیان ئەگەر نەڵم زۆرتریش شاید چەند سەد پەیامی لەلایەن بۆ ڕەفیقی جۆراجۆر ناردووە جوابی پەیامەکانی داونەوە و لە هەموویاندا ڕەهنمایی کردوون و هەموو ئەو ئامۆژگاریانەی کە تێکۆشەرێک دەیکا لە بارودۆخی هەستیاردا هەمووی ئەوانەی جارێکی دیکە دووپات دەکردەوە و بیری دەهێنینەوە لەبیری نەدەچەوە کە پەیام بنێرێ بۆ خەڵکی کوردستان لەبیری نەدەچەوە کە ئەم هەموو جەماوەرەی کە بە خەمی گیان لە دەستدان یا بە خەمی نەخۆشیەکەیەوەن ئەوانش دڵنیا بکاتەوە یا جارێکی دیکە بەڵێنیان دووپات کاتەوە کە لەسەر ڕێبازەکەی سوورە جەسوور بوو چونکە بارەها و بارەها تێکراری یەکردەوە و جارێکیان لە چاوپێکوتنێکدا بەخۆمش میکوت کە من دڵنیابن لە مەرگ ناترسم و مەرگ بۆم تەبیعیترین شتەکە لەو کات و ساتەدا ڕوودەدا بەڵام مەسەلەم ئەوەیە کە چی یادگارێک لە خۆم بەجێ دێڵم بە چۆن قەزاوەت دەکرێت هەر ئەو ئەمانە وای کرد کە کاک فەرهاد جارێکی دیکە بە ئێمە نیشان بدا کە ئۆلگوی تێکۆشەرێکی کۆمۆنیست لەو سەردەمەدا و تێکۆشەرێکی شۆڕژگەر لەو سەردەمەدا چییە؟ ژیانی کاک فەرهاد لە منداڵیەوە تا دەگاتە ئاخرین ڕۆژەکانی هەمووی وەکو پەردەی سینەما ئێستا لەبەر چاومانە. فەرهاد هەرگیز سەرباری هیچ کەس نەبوو. تەنانەت لە 11 ساڵگیەوە وەختی ئیحساسی هەستی بەوە کرد کە خانەوادەکەی دەستەنگن وازی لە خوێندن هێنا چوو دەستی کرد بە کرێکاری. وەختی دڵنیا بوو کە لە خەرجی تەحسیل و خوێندنی خۆی دەتوانێت دابینکە دووبارە دەستی پێکردەوە. وەختی خانەوادەکەی محتاجتر و دەستەنگتر بوون و بێئەنواتر بوون دەستی بە تەواوی لە خوێندن هەڵگرت و هەوڵی دا بۆەوەی کە هەموو ژیانی خانەوادەی بە کارێکی دیکە هەرچۆنیشی بۆ دابین بکە. کە دێ بۆ پێشمەرگایەتی دەتەواوی ژیانی پێشمەرگایەتی کە فەرهادا ئەوەی دەبینین جەسارەتە فیداکاریە لێهاتوویە لەسەر تاسەری کوردستان. پێشمەرگە بوو هەر لە جنوبی کوردستانەوە تا دەگاتە شمالی کوردستان لە هەموو شوێنێکی ئەو وڵاتە هەموو جەماوەری خەڵکی کوردستان لە توولی ئەم ماوە درێژەدا بیرەوەری تێکۆشان و فیداکاری کاکە فەرهادیان لە بیرە و دەیناسن و ئەوە سەرمایەکی گەورەیە بۆ ئێمە کە هەردەمێنێتەوە لە کۆمەلگای کوردستاندا. کاتێک بە بۆنەی معالەجەوە نردمان بۆ دەرەوە وڵات ساڵی 1970 لەسەر تەرکەشی خۆمپارەوە گوێی عفونەتی کردبوو مەترسی ئەو بوو کە لە خۆشەکە سرات کاتە ناو مەغزی و مەترسیدار بوو بەپەلە نردمان بۆ ئەوروپا لەوێ وا هات کاری معالەجەکەی توولی کێشا بەڵام بزانین کاک فەرهاد لە ئەوروپا چی کرد. یەکەم کاری ئەوە بوو کە خۆی لەگەڵ ئەو کۆمەلگایە کە چوو بوو لێتەیە دەژات تەطبیق بدا. لە ماوەیەکی زۆر کەمدا زمانی سوێدی بە تەواوی و بە کامڵی فێر بوو. لە ماوەیەکی زۆر کەمدا هەموو ئەو کەم و کۆڕیانەی کە لە تەحسیل و خوێندندا بۆی نەکرابوو لە ماوەیەکی کورددا لەوێ جۆبرانی کردەوە. لە ماوەیەکی کووردا 2 دیپلۆمی وەرگرت. دیپلۆمێکی سوێدی و دیپلۆمێکی تایبەت بە کاری ڕۆژنامەگەری و میدیا و رادیۆ تەلەڤیزیۆن و دوایی ئەو خبرەیەی خۆی هەمووی بەکارهێنا لە خزمەت پەرەپێدانی ئەو مەیدانەوە بوارانە لە کاری تەلەڤیزیۆنی کۆمەڵە و کاری میدیایی کۆمەڵەدا و جوزووە و کتێبچەی نووسی و بڵاوی کردەوە و خۆی بوو بە مدەرس و معلم. بەڵام ئەوە هەمووی نەبوو. ئەم لەوێ وەکو پەنابەرێکی عادیدا نەنیشت بوو بە ژیانی پەنابەری خۆی قەناعەت بکە. ئەو بڕیاری دابوو لە ژیانیدا قەت سەرباری هیچ کەس نەبێ. هەر بۆیە لەسەر پێی خۆی ڕاوەستا بەچوو بوو بە کاریگەر بۆ ئەوەی کە بۆ لای سوسیالی ئەو وڵاتە دەستپان نەکاتەوە و بە ڕەنجی شانی خۆی بەڕێ بچێت. بەڵام کە کاریگەر بوو کاری ئەوە نەبوو فەقەت نانی خۆی پەیداکە. لە فاسلەیەکی زۆر کەمدا بوو بە ئەندامی سەندیکای کرێکارانی معتەبەری سوێد و بوو نەتەنیا بوو بە ئەندام بەڵکە بوو بە نوێنەری ئەو بەشەی کە ئەو کاری تێدا دەکرد نوێنەری کرێکارانی بەستەبەندی گۆشت لە سوێد. ئەوە تازە هەمووی ئەوانە نییە.
لەگەڵ هەموو قوانینی سوێد ئاشنا قوانینی ئیتحادیەی سوێد ئاشنا بوو بە خبرەیەک لەو ڕشتەیەدا و لە دەیان دیبات لەگەڵ سوێدەکان لەسەر رادیۆ و تەلەڤیزیۆنی سوێدی گفتوگۆی کردووە قسەی کردووە و وەکو پسپۆڕێکی خەڵکی نیشتەجێی ئەوێ دەرکەوتووە. لە پاڵ هەمووی ئەوانەشدا تازە بە فکری پەنابەرانی لە قەوما و گرفتار لە وڵاتەشدا بووە. هەموو یاسای بەبوون بە پەنابەری لەبەر بوو و دانە بە دانەی بۆ یەکەی پەنابەرانێک کە احتیاجیان بە کۆمەک و یارمەتی ئەو بوو تەوزیح دەدا. ئێوە فکر لەوە بکەنەوە هەموو ئەو کارانە لە پاڵ چیدا دەکرا، هەموو ئەو کارانە لە پاڵەوە دەکرا کە ئەو یەکێک لە بەڕێوەبەرانی تەشکیلاتی دەرەوەی وڵاتی ئێمە بوو لە یەکێک لە هەستیارترین سەردەمەکاندا. لە سەردەمێکدا کە تەشکیلاتی ئێمە تووشی تەفرەقەیەک بوو سەر لە نوێ پێویستی بە بازسازی و سەر لە نوێ بوژاندنەوە بوو و وەکو مدیرێکی کار لێ هاتوو لەو بوارەشدا دەوری دەنوە. لە سەردەمێکدا کە دەبوایە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە ئێمەشەوە دائیمەن لە ئاکسیۆن و لە حرەکەت و لە خۆپیشاندان دابن لە عەلەی کۆماری ئیسلامی و ئەوڕە فەراد یەکێک لە دامەزرێنەران و لە ڕێکخرانی ئەو نەوە ئاکسیۆنانە بوو. یعنی هەر گۆشەیەک لە ژیانی ئەو چاو لێ دەکەی تەماشا دەکەی ئەوەی کە ئەو کردوویەتی و حقیقەتەن لە چوارچێوەی کردەوەی قارەمانێکدا دەگونجێ. ینی لە تااقەتی بەشەری عادی بە نەزەر دەگا بە دەربێ. فکر لەوە بکەنەوە سەرڕای هەمووی ئەوانە نێو بەنێو دەهاتەوە بۆ مەئموریەتی کوردستانیش. لە فاسلەی لەو فاسلەیەدا کە دەهاتەوە کوردستان لێرە وەکو پێشمەرگەیەک وەکو فەرماندەیەک وەکو ڕێکخەرێک بەڕێوەبەری کاروباری ئێرە بوو کە خۆی دەگەیاندەوە دەرەوە دووبارە ئەو ڕۆتەی دەست پێ دەکرد و ئیدامەی دەدا. بۆیە کاکە فەرهاد بە معنای واقعی کەلیمە نەک بە معنایەکی مجاملە ماندووی نەناس بوو. ئێمە ئەوانەمان دێتەوە بیر وەختێک دەڵێن دەزانین کە چ گەوهەرێکمان لە دەستداوە. بەڕێزان بەڕاستی امکانی ئەومانیە کە دەقی پەیامەکانتان بخۆینینەوە، بەڵام لاپەڕێکمان لەسەر سایتی ڕسمی کۆمەڵە بۆم کارە تەرخان کردووە کە دەقی پەیامەکانتان لێنە تۆمار دەکرێت. ناوی ئەو بەڕێزانە بە تەرتیبی گەیشتنی پەیامەکانیان بریتین لە کمیتەی مرکزی حزبی کۆمۆنیستی ئێران، کمیته خارج از کشور حزب کمونیست ایران، روند سوسیالیستی کومله، کمیته کردستان حزب کمونیست کارگری، کمیته ناوندی کومله زحمتکشانی کردستان، حزب کمونیست کارگری ایران حکمتی، سازمان اتحاد فدایان خلق ایران، حزب دموکرات کردستان، کنگره نتوی کردستان کنکا، حزب کمونیست کارگری ایران، مجلس جیانی آزادی کردستان پژاک، اتحاد بین المللی در حمایت از کارگران در ایران، جمعیت کردکان دانشجوی فرانسه، هیئت مدیره کولبر نیوز و کارگر نیوز، ناوندی مافی مرو با روشلاتی کردستان چاو نیوز، ستافی برابری خور نیوز، ریخراوی هنگاو، کومالی مافی مروی کردستان، گروه زن و جامعه زن کارگر، گروه آزادی و برابری، جمعی از کارگران فصلی دماوند، جمعی از فعالین کارگری و مردم زحمتکش منطقه کلاترزان، جمعی از مردم شهرک حسن آباد سنندج، دوستان و هواداران کومله در شهر اشنویه، اتحاد فدایان خلق ایران، خانواده گیانبخت کردوانی گردانی شوان، اخبار روز، سایت سیاسی خبری چپ، شورای همکاری نیروهای چپ و کمونیست، بەڕێز هاورێ عەلی کەریمی. دڵۆپێک فرمێسک لە یادی هاوڕێم فەرهاد شەعبانیدا. بارانی خەم ئەم بەهارە دەستی لە دەست جەلادی من
بە خۆڕدا دەکا و دەچێتە نێو دەرونی ناشادی من. لۆمەم مەکەن کە تەزیوم بە مەرجێکی بێوادی من. سکاڵای خۆم بۆ شوێ ببەم چێ دەبیستێ فەریادی من. یادگارەکەی سنەی سوورم ڕوو خۆشەکەی دڵشادی من. یەخسیرەکەی دەستی غەدر پێشمەرگەکەی ئازادی من. خۆشەویستەکەی کۆڵبەران لەگەڵ ئەوین هاوزادی من. ئازیزە نێوت لە دڵما دوانە جوانەکەی یادی من. گوتت لەسەر پنجی ئەوین هەڵچنراوە بنیادی من. بڵێن بە فەرهادی کۆکەن فەرهادترە فەرهادی من. وهوس 21 یوونی 2021. بەڵە بینەرانی ئازیز، هەروەک هاوڕێ ئیبراهیم عەلیزادە لە قسە و باسەکەیدا ئیشارەی پێکرد بە مانای واقعی کاک فەرهادی ئازیز هەم بە بیر و باوەڕ بوو، هەم مەسئول بوو، هەم جددی بوو و هەم جەسوور و خۆنەویست بوو. لەم بەشە لە بەرنامەکەماندا میوانێکی بەڕێزمان هەیە کە هاوڕێیەکی دێرینی کاک فەرهادی ئازیزە، بەڕێز کاک جەماڵ بزورگپور، ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەیە. کاک جەماڵ سەرەتا بەخێرهاتنت پێ دەڵێم، زۆر سپاس بۆ بەشداریشت. کاک جەماڵ بەڕێستان وەکو ئاماژەم پێکرد هاوڕێیەکی دێرینی کاک فەرهادی کە هەر لە سەرەتای پێکهاتنی ئەلەنیبوونی کۆمەڵە ماندووی نەناسانە خەبات و تێکۆشانی سیاسیتان بوو. ئەمانەوەی لە زمان خۆتانەوە کەمێک زیاتر لە کەسایەتی و تایبەتمەندیەکانی کاک فەرهادی ئازیز بمان باس بکەی. زۆر سپاس بۆیەوە. وایە من فەرهاد هەر لە سەرەتاکانی دەستپێکردنی فعالەتی پێشمەرگە دەمناسی. ئیجازە بدە بە ڕێز بگرن لە یادی عەزیزی. هەروەها لەو ڕۆژانەشدا بەداخەوە هاوڕێکی ترمان کاک نەعیم گەڕۆسی نیژاد، ئەویش هەر بە نەخۆشینێکی شەبیهەوەی کاک فەرهاد ماڵاوایی لێکردن. یادیان بەخێر، یادی عەزیزیان زۆر زۆر بەخێر بێت. فەرهاد کاتە دەستمان بە کار و فعالیت کرد، بڵێ زۆر ارتباطی پێکەوە لە شوێنێکی نەبووین ویا لە فعالیتێکی مستەقیم و ئەوانەدا لەگەڵ فەرهاد نەبووم، بەڵام پێویستیشی بەوە نەبوو. هێزی پێشمەرگەی کۆمەڵا بۆ خۆتان دەزانن لە ناوچە جۆر بە جۆرەکاندا بوو. فەرهاد یەکێک لەو کەسانە بوو کە لە زۆر شوێن حوزوری بوو، فعالیەتی کرد بە پێی مەعمولیەت هەیە کە تەشکیلات پێی دەسپارد. هیچ پێویستی بەوە نەبوو ارتباطێکی مستەقیمە لەگەڵ بێت. فعالیەتی فەرهاد لەنێو هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا چۆکو پێشمەرگێکی جەسوور و فەداکە، چۆکو فەرماندەیەک زۆر زوو لەو حەوزە کە خۆی فعالیەتی تێدا دەکرد ئەولاتری دەگرتەوە و تەبدیل بوو بە سیمایکی ئاشنا لە نێو هێزی پێشمەرگەی کۆمەڵە و دوایەوە خەڵکی ناوچەیەک و هەر شوێنە کاری تێدا دەکرد. زەمان گوزەرا وەختێکیانی تر ئێمە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناوچەکان کشاینەوە بۆ ئەمتیوی سنوور. ئیتر ارتباطی من لەگەڵ فەرهاد ئەگەر تا وەختە زۆر مستەقیم نەبوو، جاروبار یەکترمان دەدی، بەڵام ئیتر تۆزە چڕ و پرتڵ بوو. واتوانم بێژم لە 25 ساڵی ئەخیر تەنانە زۆرتریش ارتباط و پەیوەندیم لەگەڵ فەرهاد زۆر بوو، دیدارمان زۆر بوو، قسە و باسمان زۆر بوو و زۆر خاتری شیرینم لێ هەیە. ڕاستەکەی ئەم ڕۆژانە کە فەرهادمان لەدەستدا و دوای هۆشتۆ بە منت وت بێت قسە و باست بکەین،
بۆم ئاسان نەبوو ئێستاش بۆم ئاسان نییە چونکە دلیلەکەی ئەوەیە ڕاستەکەی هێشتا بەخۆم نەقەبوڵاندووە کە فەرهاد نییە چونکە هەر ئێستاش وەختارە مراجعە دەکەم لە هەر کار و فعالیتەکانی خۆمان لە ڕۆژە لە زۆر شوێن ئەسەری فەرهاد وەجێگەپێی فەرهاد قسەی فەرهاد ئەوانە دەبینم کتێبخانەیەکمەیە کتێبخانێکی چکۆلا مەجموعەی کتێبی تێدایە کە فەرهاد پێشنهادی پێکردووە بیخوێنمەوە نووسراوەکانم چاو لێ دەکەم دەبینم فەرهاد قسەی فەرهاد و نووسراوەی فەرهاد و ملاحەزەی فەرهاد و تێبینی فەرهاد کە نردوێتی بۆم دەبینم پەیامەکان چاو لێ بکەم هەمیشە پەیامەکانی فەرهاد بۆم هەیە لەبەردەستما هەیە ئێستاش عەکسەکانم بێجگەلەوە ئەچمە هەر گۆشەیەک لە فعالیەتی خۆماندا نەتەنیا من هاوڕەکانیشمان ناخوداگا باسی فەرهاد و تاسیری فەرهاد و کاری فەرهاد و فەرهاد وای وت فەرهاد وای کرد دەڵێ هێشتا هەر لەگەڵمانە دەڵێ هێشتا باوەڕمان نەکردووە نازانم شاید ڕاستەکەی احتیاجی بە زەمان بێت شاید زەمان بگوزارێت کە ئێمە مەسەڵەن ئەو واقعیەتە تاڵا قبول بکەین کە فەرهاد لەگەڵمان نەماوە باوەڕکەن حتا ئەگەر زەمان بگوزارێت و حتا مەسەڵەن ئەگەر وردە قبوڵیشی بکەین کە بە جەستە لەگەڵمان نەماوە زۆر مشکڵە قبوڵی بکەین و یا لە بیری بکەین یاد و خاترەکانی فەرهاد ئینسانێکی زۆر پڕ جنب و جوش بوو لە هەموو شوێنە حوزوری بوو ئەچووی بۆ هەر کارێک بۆ هەر شوێنێک بۆ هەر کۆبوونەوەیەک بۆ هەر مساحەبەیەک بۆ هەر نووسراوەیەک فەرهاد دیار بوو هەر پەیوەندی و ئێرتباتاتێک چ لەناو حیزبی و چ دەرەوەی حیزبیش ئەوەی کە ئێستا من باسی دەکەم و زۆریەک لە دۆستان و نزیکانی فەرهاد باسی دەکەن تەنیا جەنبەی ئەحساس و عاتیفیش نییە بەڕاستی ڕاستەوە جەنبێکی قەویە چونکە ئەو ماوەیە فەرهاد زۆر نزیک بوو بەڵام لە عین حاڵا یەک جەنبەی تریشی هەیە ئەویشەوەی کە فەرهاد بە دەلیلی فعالیەتی بێوچانی و فعالیەتی گوستەردەی توانی بوو ئەو جێگە و پێگای پێداکات ئەو هاوغەمیە کە بە دوای مەرگی بڵاوبوونەوەی مەرگی نابەوەختی سەراسەر ئەتوانم بژم کوردستانی داگرۆستە شەر ئیدامێ هەیە لە واقعدا وتم جەنبەی ئەحساسی و عاتیفی و لە دڵان نزیکبوونی فەرهاد بوو و مهم میشە بەڵام لەوە ئەولاتر کار و فعالیەت و عەرسەهای مختلفی فعالیەت و پەیوەندیهای مستەمەڕ و ئەوانەی فەرهاد بوو کە بەڕاستی هیچ کام لێمە نەمان بوو و هیچ کام لە ئێمە ئەو قودرەت و تواناییمانە گۆجا پێم وت ئەرێ فەرهاد بابا تۆ ئەمە نوێژی لەکوێ دێنی بازار بەخیلیم پێ دەکەم پێم وەگوت کاک زانی من بەخیلیت پێ دەکەم تۆ چمە هەر کوێت و دەزەبم بۆکە هەی و ئەوە لەوە سەرچاوە دەگرێت کە ئەنگیزەیەکی زۆر قەوی بوو بەڕاستی باوەڕکەن ئێستا ئەو قسانە دەکەم ئەوانە چونکە معموڵەن لە نێو ئێمەدا فەرهەنگێکەیە دوای مەرگ من ئەمانیشم بەخۆی گوتو و ئەو وەختانەیەش هەمیشە پێم وەگوت فەرهاد بەخیلیت پێ دەکەم چۆن فریا دەکەوی ئەسڵ و لە زمینی کارەکانیشدا هەمیشە نۆعێک ئومید بە داهاتوو گەشببینی و دەچووە هەر شوێنێک و جێگایك و یا زۆر جار قسەمان دەکرد بەیەکەوە هەمیشە نۆعێک گەشببینی ئومید بە ئایندەی تێدا بوو یادی بەخێر زۆر جار پێمە گوت فەرهاد تۆ زیهنیت دەزانی زۆر واقع بینی بچاو لە مەسەلەکە ناکەی زۆر زیهنیت زیهنی بەرخورد دەکەی بە مەسایلەکە ئەو بەرحاڵ سعیە کرد ئەوانە بە ئیستدلال متوەجێ ئێمە بکات و پێمان بڵێ و سعیە کرد ئەوەی کە باوەڕی پێبوو
تەنیا لە سەدحی ئاوات و ئارەزوانە بەڵکو منتەبقی بکات لەسەر ئەو وەزێت واقعیە کە ئێمە تێداین و پێمان بڵێ و پێڵێت و ئەوە ئیسرا لەسەرەوە بکات کە ئەم وەزعیەتە گۆڕانی بەسەردادە. زۆر جارمە تووشی مەسایل و مشکلاتێکی جۆر بە جۆر بووین، چۆ کاتە لە ناوچەکان بووین، چۆ کاتێش کە هاتیینە ئەمدی و سنوور باوەڕکەن ئەمیشە ئەوە بوو یانی وەسایی کرد و قسە و باسانیشی ئەمیشە بە ئیستدلال و بڵێ بخۆم زۆر جار ڕاستەکەی مەسەڵەن ئەمی شتێکم لەبیر نەدەما ئەو کۆبوونەوە کەی کرا چۆن کرا چه باسێکی تیاکرا ئەو نووسراوە لەکوێ بوو ئەو کەسە لەو کۆبوونەوەی چی وت تەنانەت بۆ خۆم لەو کۆبوونەوە چیم وت نەبادە مەسەڵەن بزانم ئێستا چۆنی ئیدامە بدەم ئەوەڵین کارێک کە مراجعەم پێ دەکرد فەرهاد بوو هەر گوشیەکەی بەردەکردەوە ئەوەی وەڵا جارێ خەبەر و باسم پێ نییە هەمووتم فەرهاگیان خەبەر و باس چییە ئێزانی یانی چی و مەسەڵەن لێم دەپرسی ئەرێ فەورەن ئارشیوێکی زۆر عەزیمی بوو ئەستش ماوەتە بە بەڕوای من دەتوانێت ئارشیوێکی زۆر باشی ئێمە بێت لەحزە بە لەحزە هەمووی ئەو فعالیتانەی یاددار و مراجعی پێ دەکرد جامە زۆرمەوەی کە وەختایکیان ئەو ئومید و ئارزوانە کە بەعزان من پێمە گوت فەرات تۆ زێنی گەرایی بەخۆت دەکەیت تۆ غێرە واقعی بەخۆت دەکەیت سعی کرد بە ئیسناد بەوانە طبقە بەندی شودا دەستەبەندی شودا بە فاکت بەوانە استدلال بێنێتەوە کە ئەو ڕەوتە ناچارن بەرەو ئەوێ دەڕوات و کاری ئێمە بۆ تەسریعی ئەم ڕەوەندە ئەوانەیە دەبێت ئەو کارانە بکەین بە زۆر جاریش ڕاستەکە ئێمە قانا دەکەین کە بە زۆر جاریش ئێمە ئەومان قانع دەکرد ئەلبەتە لە بیرمە زۆر جار مەسەڵەن واردی وتمیتە لەو ساڵانی ئاخردا واردی بەحث و جەدەل دەبوون بەیەکەوە تەقریبا نەتوانم بێژم ارتباطم لەگەڵ فەرهاد ئێغراق نییە بڵم شەو ڕۆژی بوو لەسەر مەسایلی جۆر بە جۆر زۆر ئینسانێکی کراوە بوو ئەوەیش کە ئێڵێم ڕاستەکەی ئێستانی باوەڕ ببێ بخۆشم وتم دەزانی فەرهاد من معموڵەن وەختێک ئینتقاد دەکەم لە کەسێک تۆزێک سەبرەکەم یا ملاحزێکم لەسەر نووسراوە مەسەڵەن قسە و باس و مساحبە و یا حرەکەت و فعالیەتی ڕفیقێکەیە تۆزە سەبر دەکەم زانم مەسەڵەن چۆنی بێژم بەڵام زانی بۆ توانی ئەوە بیر لەوە ناکەمەوە دەلیلەکەی شەو بوو لە نەتیجەی ئەو ساڵانەی فعالیەتماندا من هیچ وەخت سڵم نەکرد ئەگەر ملاحزەیکم لە قسە و باسی فەرهاد هەیە لە نووسراوە زۆر جار نووسراوەی دەنان مەسەڵەن نەزەری منی دەخواست یەک دەها من مخالەفەتم دەکرد وەری دەگرت یا ڕەفیقەکانی تر هەروەها زۆر بەو لە حازەوە کراوە بوو بەڵام لە عینە حاڵشە بۆ خۆی جددی بوو لە ئینتقادکردن لە ئێمە بۆ خۆشی جددی بوو و ئینتزاریشی بوو واقعانیش زۆر جار هەدیاقل تا ئەوجێ بە من دەگەڕێتەوە زۆر شتی بەبیر دەهێنامەوە زۆر ئینتقادی دەکرد ئینتقادی سازەندەی دەکرد بە بۆ لە حازەوە ئینسانێک بوو کراوە و هیچ وەخت لە ئینتقادێک لە ملاحزەیەک لەم گۆشە یا ئەو گۆشە فعالیەتی من گرژیکم پێ و نەدی بەڕاستی یعنی تۆزێک سڵ بکەمەوە مەسەڵەن تۆزێک ڕعایەتی بکەم ئەوم ناتی و هیچ وەخت ئەوەی لە ڕەفتاری ڕەفیقانەدا من بەشباڵە خۆ مشاهدەم نەکرد کە ئەحیانە مەسەڵەن ئەبدە ئینتقادێکی مەسەڵەن دەچوو بە دوایە سعیە کرد مەسەڵەن بزانم بۆچی وایە بۆچی ئاسانیش کۆڵی نەدەداوەت ئەوە نەبوو هەر ئینتقادێکی فۆرم بە ئاسانی پڕێت دەبوو متوەجی بێ بە ماجراکە چییە کەسێک نەبوو متالعی زۆر بوو بە دوای ئەخبار و ئیطلاعاتواندا زۆر بوو پەیوەندی زۆر بوو باوەڕکەم بە لەحازی ئیطلاعاتی مشخص و مەیدانی مەسەڵەن دەمانوێت شتێک لەسەر بە تایبەت ئەو شتانەی کە ئەو هێن بوو یەکێ مەسایلی جنبشی کارگەری بوو یەکێ مەسایلی گەڕەکە حاشیە نشینەکانی شار مەسایلی کۆڵبەران بوو مەسلەی ئێعتیاد بوو مەسایلی ئەوانە هەمیشە من یەکێک لە منبعەکانم فەرهاد یعنی ئیطلاعاتی مەیدانی بوو و ئەوە وای کردبوو کە تۆزە شناختی دەقیقی
تۆزێکیشنە واقعا شناختێکی دقیقی لە مەسایلەکان ببێت و بۆی وەختارێکیان قسەی دەکرد مستدل قسەی دەکرد واگە ئینتقادشی لێ دەگیرا سەریکە بە ئیستیلالی دەکرد یا ئاسانیش نەبوو. حقیقەتەن ئێستا تەسەوور ناکەم بتوانم لەم چەند دقیقەدا شەخسیەتی فەرهاد وەکو هاوسەرێکی مهرەبان وەکو باوکێکی مهرەبان سەد بەڕاستەکەی باس بکەم شەخسیەتێکی بەرجەستە بوو لە نێوەمەدا وە زۆر جێگای دیارە یادی پیرۆز بێت یادی پیرۆز بێت. زۆر سپاس کاک جەماڵیان. تۆ نامرید ئازیزەکەم چاوەکانم فەرهادەکەم تۆ نامری ئازیزەکەم چاوەکانم فەرهادەکەم تۆ کێوکەنی و ئێستونی هیوامانت لە کۆڵ نابوو تۆ دەنجی دلێری هەژاران و مافخوازانی ئەم جیهانەی تۆ دەنجی شمشاڵی هەست بزوێنی کرێکاری هۆشیاری تۆ قاسپەی کەوی سەرگا شەبەردی ئەم وڵاتی بە ئاگر و ئاسن چێڵدراوەی تۆ خرۆشی ڕاپەڕینی لە خوێن شەڵاڵ کراوی پەنجا و حەوتی تۆ تو لە نەمامێکی باڵا کردووی ئەو ڕاپەڕینەی تۆ ڕابەر و تۆ مامۆستای ئێستای تۆ پێشمەرگە و کارێزەری بنکەکانی سنەی خوێناوی تۆ پشتیوانی یەکێتی جوتیاران و جەمعیەتەکانی تۆ شاگردی ئەمەکناسی فعاد و سدیق و جەعفەر و خانەی لەسەر دڵانی تۆ خۆت ڕابەری و فێرگەی وانەکانی تۆ پێشمەرگەی چەک لە شانی بە پەنتایی ئەم وڵاتی پڕ لە ژان و ئازارەی تۆ قاسپەی ئەو چەکەی کە لە ڕۆژی سەخڵەتدا بەسەر دوژمندا دەبارێنی تۆ پێشمەرگەی کۆڵنەدەری مێژوو شاهیدیت بۆ دەدات لە ئاسمانی بێ ئەستێرەی ئەم وڵاتە ڕەش پۆشەدا تۆ ئەستێرەیەکی گەش و درەوشاوە بوویت تۆ کۆمەڵیت دەنجی هەخوازی خەڵکی چەوساوەی تۆ دەنجی کبنەکراوی ژناونی ژێر پەچە و حجابی زۆرە ملەی تۆ دەنجی دلێری دایکانی جەرگ سوتاوی کە جلوبەرگی خوێناوی ڕۆڵەکانیان کفنی دوا منزڵگەیان تۆ ناوەی کۆڵبەری بە گول لە پێکراوی دەستیدا و گیرکەری تۆ دەنجی شۆڕش و هیوای گەشی دوا ڕۆژمان بوویت تۆ دەم بە بزە لێو بە پێکەنین و بێگرێ و کۆڵ بوویت تۆ ساف و سادە و دڵپاک وەک هەژارانی ئەم وڵاتە بوویت تۆ دەنجی دلێری مافخوازی و نرکەی شێراونەی دژ بە بێعەداڵەتی بوویت تۆ مرەکەبی ئەو قەڵەمانەی کە مێژوو وەک خۆی
سوور دەنووسێتەوە. هاوڕێم ئازیزەکەم، فەرهادەکەم، برا گەورەکەم، ڕەنجت زۆردا، زۆر ماندوو بوویت و ماندوو کرایت و ئومێدت زۆر لە دڵدا بوو. کاروەرکمان زۆر مابوو، کاتی ئەم کۆچە ناوادە و بەپەلە نەبوو. پێگامان سەخت و دوژمن کەڵپەی لێتیش کردوین و بە مەرگت شای لۆغانیەتی. ئارام بن و ئازیزەکەم، هاوڕێم، باوکی ئارامەکەم. ئەم ڕێگا دوور و درێژە قارەمان و سوار چاکی زۆری پێدا تێپەڕیوە. تۆ لە باشترین سوار چاکەکانی ڕێگای ڕزگاری مرۆڤایەتی بوویت. ناوت بەسەر سەری مێژووەوە دەدرەوشێتەوە. لە ڕۆژی مەرجی خاونەی سوورپۆشدا یادی سوورپۆشی تۆش دەکەینەوە. یادت بەخێر، یادت دەکەین. بەڵێ ئازیزان، هەروەکو هەموو خۆشمان دەزانین کاک فەرهادی ئازیز لە میدیاکانی کۆمەڵدا نەخشێکی بەرچاوی بوو. ئێمە بمبۆنەوە پرسیارێکمان ئاراستەی کاک ئیسماعیل قارەمانی بەرپرسی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و یەکێک لە ئەندامانی کومیتەی دەرەوەی وڵات کردووە کە لە ڕێگای ئسکایپەوە وەڵامی بەم پرسیارە داوەتەوە. پرسیارەکەشمان ئەوەیە کە دەور و نەقشی کاک فەرهاد لە میدیاکانی کۆمەڵە و کاریگەریەکانی چۆن هەڵدەسەنگێندرێت. سەرنجتانی بۆ ڕادەکەشم. بەبوونی گیانبارکردنی هاوڕێ فەرهاد خۆشەویست یەکێک لە هاوڕێانی نزیک و خۆشەویستی من بوو. پڕبەدڵ سەرخۆشی لە هەموو ئەندامان و لایەنرانی کۆمەڵە و ئەو کەسان بە هەر نوعێک هاوڕێ فەرهاددا ئێرتباتیان بوو، چ بە لەحاز کاری و چ بە لەحاز ئێرتباتات ئیجتیماعی و بە هەر نوعێک. بەڕاستی جێگەی کاک فەرهاد لە ناو تەشکیلات ئێمە زۆر خاویە بێت. کاک فەرهاد کەسایەتێکی بەتوانا و بەهێز بوو بۆ هەموو بوارێک کاروبار و فعالیت تشکیلاتی. بەڕاحاو ئەم موسیبەتە کە هات و ئەم زایعە کە هات بە سەرمانە هیوادارم لە ئایەندا جوانانێک کە ملحەقەون بە تشکیلاتی ئێمە بتوانن بەنەوەی ئەو بۆشاییە پڕۆکەن و لەم بوارگەرە بتوانن موفقیت بەدەست بێن و ئەحساس کەمبوود نەکەین. کاک فەرهاد تایبەتمەندی‌های خاص خۆی بوو. بەڕاستی ئەو تایبەتمەندیگەرە وەزیەتێکی قورقانی بووی کە بۆ هەر کارێ دەستی ئەبەر، بۆ هەر فعالیەتێک و بۆ هەر شێوەیەک لە کار دەستی ئەبەر بەڕاستی تیا سەرکەوتوو موفق بوو. بۆ بوونەوە ئەویش بە ئاسانی بەدەستی ناوە. بەڕاستی کاک فەرهاد بنیامێکی جدی، بنیامێکی پەیگی و بنیامێکی بوو کە سەرکەوتن لە هەر مەسەلەیەکە یا لە هەر کاری فعالیەتێک کە دەستی پێکرد بۆ یەکترە مهم بوو کە بتوانێت بە شێوەیەکی زۆر باش، زۆر ئەلمیانەوە، زۆر دەسا بە شێوەیەکی دروست و ئەلمی کارەکان بواتە بەرەوە موفق بێتە. جیالەوە کاک فەرهاد بەڕاستی ئینسانێکی دڵسۆز بە دەربەست بۆ هەموو دەوروبەر خۆی بوو. لە هەر کوێنێکە، لە هەر ئۆرگانێکە کارێ کرد، ئینسانێک بوو کە خارج لە مناسبات تشکیلاتی یا موقعیت تشکیلاتی کردبووی سعی کرد مناسباتێکی زۆر سەمیمانە ڕەفیقانە دابمەزنێ و ئەوە بووە باعثەوە کە کاک فەرهاد
محبوبیەتێکی زۆر باش لە بین هاوڕێیان و لە بین دەوروبەر خۆیان بەدەست بێنێ. تاثیرات و جایگای کارفەرات لەناو تەلەڤیزیۆن کۆمەڵەوە یا لە مدیای کۆمەڵا بەڕاستی ئەوە بوو کە کارفەرات کەسێ لەوانە یەکێ لەوانە و لەو ڕەفیقانە بوو کە لە ئەوەڵەوە کە فکر تاسیس تەلەڤیزیۆن کۆمەڵا لەسڵام مەترەح بوو ئەوەڵین کارێکە کردی چوو لەو زەمینە تەحسیڵی کرد کاری کرد دەرسی خوێند کە بتوانێت بە شێوەیەک عەلمی کارەکان بواتە بەرەوە. ئەوە یەکێ لە فاکتۆرگەری سەرکەوتن کارفەرات بوو لە ئەو زەمینە. جیالەوە کارفەرات کەسی بوو کە مدیای کۆمەڵا بە جامعە بە فعالین سیاسی بە فعالین جنبشکاریگەری ناسان بەڕاستی، یعنی بۆ هەر مەسلێک بۆ هەر مۆزلێک ئیجتیماعی هەر کەسێکی شێک ببردایێت ئەچوە سەروەختیەوە ئەی هاوردتێکیان مساحەبەیە کرد تێکیان قسەیە کرد جیا لەوە خۆی دەبرابەر ئەو کەسە متالعەیە کرد بۆ مەسەلەکە کە بتوانێت مۆزلات ئازارگەر ئیجتیماعی موسیبەتهای ئیجتیماعی کە وجودی هەست ئەمە لە دەنگ کۆمەڵەوە لە دەنگ تەلەڤیزیۆن کۆمەڵەوە لە دەنگ مدیاگەر کۆمەڵەوە بیگەێنێتی ناو جامعە. ئەوە تایبەتمەندیهای کارفەرات بوو کە بەڕاستی لە کەم کەسە ئەبینگێت. ئەوە بوو کە هەر ئەو فعالیەتە ئەو بەدەربەستبوونە ئەو جدیبوون ئەوە کارێکی کەم نەتەنیا لە ناو تەشکیلاتە بەڵکە لە دەروی تەشکیلاتی لە ناو جامعە بەڕاستی ئینسانێکی محبوب ئینسانێکی بەدەربەست بۆ هەر مەسەلێک کە لە جامعە بووێت ئەو دەنگ ئەو ئێعترازە بوو دەنگ ئەو ناڕەزایەتیە بوو دەنگ ئەو موسیبەتگەرە بوو کە لە ناو جامعە ڕوێدا. کارفەرات بەڕاستی ئازارگەر ئیجتیماعی ئێعتیاد تەنفرۆشی کارکوودەکان حاشیەنشینی فعالین جنبشکاریگەری نازان بگیر و بەمەند فعالین جنبشکاریگەری لەو پەر هێنەوە دەردی ئەکێشا ئازاری کێشا لەو ڕابتا بۆیە ئەیتوانی ئەوانە بە سوورەت پراتیک و بە سوورەت عەمەڵی نیشان با بە جامعە بتوانێت دەنگ ڕەسای ئەو ناڕەزایەتیگەرە بێت لە جامعە. جیا لەوە کارفەرات لە هەر زەمینێکە لە هەر شکلێکە کاریە کرد فعالیەتەکە بەڕازی لەو پەر جدیەتەوە لەو بەر ئەساس مەسئولیەتەوە تەلاشێ کرد ئەو وەزیفەکە هەستی بیواتە بەرەوە. ئەسڵەن یعنی مەسەلەی ئەوە کە کێ چێ ئێژێ کێ چە ناێژێت مهم نەبوو بۆی مهم ئەوە بوو کە بتوانێت ئەو وەزیفەکە هەستی بەڕاستی باشترین شێوە بیواتە بەرەوە. ئەوە بوو کارفەرات لە بەڕاستی هەروە کە نیشانیدا دوای گیانبەرکردنی ئەو هەموو خەمباری و ئەو هەموو پەژێوە ئەو هەموو ناڕەحەتیە لە جامعە ڕووی کرد لە تەشکیلات هێمەوە وایانیان بە شەریک و غەمبار ئەم ئیتفاقەکە لە تەشکیلات هێماکە بە گیانەدەستان کارفەرات بەڕاستی نەتەنیا خۆمان بەڵکە دەرەوەی خۆشمان بە شێوەیەکی زۆر ناڕەحەت کنەندە خەمبار بوون و خوانیان بە شەریکەن خۆمان منیش بەش بە حاڵقم بە بنەماڵەی و خانەوادەی کەسانی بە هاوسەرەکەی تەسلیەتێژم خۆی چون وەک ڕەفیقێک نزیک ئەو کارفەرات تەسلیەتیان پێژم خۆم بە شەریک غەمیان نەزانم هیوادارم منیش بەش بە حاڵقم تاوجێکە بتوانم ئێدامەدەر ڕێگەی کارفەرات. کاک فەرهاد هەمیشە نیگەرانی کۆڵبەران بوو نیگەرانی ژیانی کۆڵبەران و کرێکاران بوو و هەروەک هەمووشمان دەزانین دەورێکی دەور و نەخشێکی زۆر بەرچاوی هەبوو. ئێمە لەگەڵ یەکێک لە ئەندامی بەڕێوەبەری دەستەی کۆڵبەر نیوز کاک هێدی ڕەسووڵی کە پرسیارێکمان ئاراستە کرد بوو کە پێی بڵین کە ڕۆڵی کاک فەرهاد لە ماڵپەڕی کۆڵبەر نیوز چۆن بوو
بۆچی کاک فەرهاد ئەوەندە نیگەرانی ژیانی کۆڵبەران بوو؟ نیگەرانی و فکوسکردنە سەر ژیانی کۆڵبەران لە بارودۆخی ئێستای ئێران چه زەرورەتێکی سیاسی بوو؟ فەرموو بۆ وەڵامی ئەم پرسیارەکە کاک هێدی ڕەسوڵی جوابی داوەتەوە. بەناوی خۆم و هاوکارانم لە کۆڵبەرنیوز سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵی کاک فەرهاد و هەروەها هاوڕێیان و هاوسەنگاریان کاک فەرهاد دەکەین. 4 ساڵ بەر لە ئێستا هەستمان بە بۆشایەکی گەورە دەکرد لە ئاست دیاردەی کۆڵبەری لە میدیاکاندا. بەداخەوە لە زۆربەی میدیاکاندا تەنیا هەواڵێکی کورد لەسەر کۆڵبەراندا بڵاو دەکرێەوە. ئەگەرچی ئەمە ڕۆژانە شاهیدی دەیان بریندار و کوژراو دەبووین لەسەر سنوورەکانی کوردستان کە بەهۆی نەداری و بێکاریەوە ڕویان کرد بۆ پیشەی کۆڵبەری. ئێمە بیرمان کردەوە کە ناوەندێکی خەبەری بەنێوی کۆڵبەرنیوزدا بمەزرێنین. چەند مانگێک چەند هاوڕێک کارمان کردەیدا، بەڵام زۆر سەرکەوتوو نەبووین. هەوڵماندا کە کارەکەمان زۆرتر پەرە پێ بدەین و بتوانین کەسانی شارەزاتر لەم بوارەدا بێنینە پێشەوە و کە هاوکاریمان بکەن. دوای 4 مانگ کاک فەرهاد کە یەکێک بوو لەم هاوڕە خۆشەویستانەی کە پێشووتر بینی بوومان لەسەر کۆڵبەری کاری دەکرد و دەمانبینی غەمی بۆ خواردن، داوامان لێ کرد کە بێت لە کۆڵبەرنیوزدا یارمەتیمان بدات. بە خۆشحاڵیەوە داواکەی ئێمەی قبول کرد و بێ هیچ گیرۆگرفتێک حاضر بوو کە هاوکاریمان بکات. لە ماوەیەکی کورددا کاک فەرهاد توانی بۆ ئێمە ببێتە کۆڵەکەیەک لە کۆڵبەرنیوز. هەموو ئەرک و کارەکانی کۆڵبەرنیوزی و ئاستۆی خۆی گر بوو. ئێمە زۆربەی هاوڕێیان مەهۆی کار و دەرس و مەشغەڵەتی ژیانەوە نەدەکرا هەموو کارێک بکەین، بەڵام کاک فەرهاد توانی هەموو وەخت و ساتەکانی خۆی کاتێک کە کاتی سڕعەتی خۆشی بێت تەنانەت داینا بۆ ئەوەی کە لە کۆڵبەرنیوزدا کار بکات. مانگێک 2 مانگ بەسەر کارکردنی کاک فەرهاد لە کۆڵبەرنیوزدا تێپەڕ دەبوو کە مانگرتنێکی گشتی لە کوردستان بەهۆی کوشتنی کۆڵبەرانەوە هاتاراوە. لە سنوورەکان لە بانەوە دەستی پێکرد. چەند هاوڕێک لە ناوەوە گروپێکیان کردەوە کە ئێمەشیان کرد بە ئادمین و داوایان لێکردین کە ئێمە هاوکاریان بکەین، چۆن ئەوان لە ناوە بوونیان لەتوانی کار بکەن. بە خۆشحاڵیەوە گروپەکە ئەوەنە گەورە بووە کە نزیک 20,000 خەڵک لە خەڵکی کوردستاندا لەم گروپەدا کۆبووە. کاک فەرهاد و چەند هاوڕێیەکی تر وەکو کەسێک کە ڕێنیشاندەر ئاگاکەرەوە بوون بۆ خەڵکی کوردستان قسەیان دەکرد لەم گروپەدا. بەم هۆیەوە ئێمە توانیمان کۆڵبەرنیوز زیاتر بناسێنین. ناساندمان بە میدیاکان، زۆربەی میدیاکان چ لە چوارچێوەی کوردستاندا و چ لە سەراسەریدا توانیمان لە میدیاکانەوە دەرکەوین. کاک فەرهاد یەکێک بوو لەوانە کە لە زۆرترین میدیاکاندا دەردەکەوت و وەکو نوێنەری کۆڵبەرنیوز لێدا قسەی دەکرد کە بە نوێنەری کۆڵبەران و نوێنەری خەڵکی کوردستان قسەی دەکرد لێدا. دەرد و ئازار و ڕەنجی کۆڵبەرانی بە گوێی خەڵک و هەروەها سەراسەری ئێران ڕادەگەیاند. لە زۆربەی میدیاکانە دەردەکان و ڕەنجەکانی کۆڵبەرانی ڕۆژ بە ڕۆژ بۆ میدیاکان و بۆ خەڵکی کوردستان ڕوون دەکردەوە. بەداخەوە کۆڵبەران نەتەنها لەلایەن خەڵکی ئاساییەوە بەڵکو لەلایەن میدیا و هەروەها تەنانەت حیزبە سیاسیەکان و چالاکانی کرێکاریش پشتگوێ خراپن. ئازار و دەردەکانیان نەدەبیندران. بە خۆشحاڵیەوە ئێمە لە کۆڵبەرنیوز بە هاوکاری کاک فەرهاد و چەند هاوڕێیەکی تر توانیمان ئەم دیاردەیان زەق بکەینەوە کە بتوانین دەرد و ڕەنج و دەنگی کۆڵبەران بین. دەغدغەی کاک فەرهاد لەم چەند ساڵانی دواییدا دیاردەی کۆڵبەری بوو کە زۆرترین شارەکانی کوردستانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. تقریبەن باڵای 25 شار لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بەم دیاریەوە سەرقاڵن. خەڵک لە هۆی بێکاری و نەداری ڕویان کردوتان پیشەی جباریە. پێشووتر تەنیا شارە سنوورەکان بە کۆڵبەریەوە مەشغوڵن، بەڵام دوای ئەوەی کە فەقیری و هەژاری زیاتر بوو لە نێو خەڵکی کوردستاندا لە زۆربەی شارەکانەوە خەڵک ماڵیان بار کرد و هاتوونە شارە سنووریەکان، تەنانەت لە لادەیەکاندا خانوویان گرت و خەریکی کۆڵبەرین کە زۆرترین خەڵک دەتوانم بڵێم باڵای 100,000
کە لە خەڵکی کوردستان بەم دیاردەیەوە مەشغوڵن هەرچەند کە ئامارێکی دقیق لە بەردەستدا نییە بەڵام ئامار نافەرمیەکان بۆ جۆرەی کە بۆ خۆمان تحقیقمان کردووە لەسەر کۆڵبەری لە سنوورەکاندا دەبینین کە باڵای 100,000-ن بۆیە کاک فەرهاد زۆرترین فکوسی خۆی لەسەر ئەمە بوو بۆ نەهێشتنی کۆڵبەری بۆ لە بینبرنی ئەم دیاردەیە بۆ گەڕانەوەی کارێکی ئینسانی بۆ خەڵکی کوردستان و هەروەها ناوچەکەش کاک فەرهاد نەتەنیا بۆ ئێمە بەڵکو بۆ زۆربەی خەڵکی کوردستان وەکو مامۆستایەک و ڕێنیشاندەرێ وا بوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کە بەداخەوە کاک فەرهاد گیانی بەخت کرد هەزاران پەیامی هاودەردی و سرخۆشیمان لەلایەن خەڵکی کوردستانەوە لە گۆشە و کەنارەوە بەدەست گەیشتووە کە بەداخەوە بەهۆی حەزمی پەیامەکان و هەروە بێتەوە ئەمنیەتی خەڵکەکە ناتوانین دانە بەدانیان ئێمە بڵاوکەینەوە بەڵام ئەو پەیامانەی کە لەلایەن میدیا و ڕێکخراوەکانەوە بەدەستمان گەیشت بوو دانە بەدانەمان بڵاو کردوتەوە لەسەر لاپەڕەکانمان بەردەستە لە کۆتاییدا دەمهەیە بڵێم هەرچەند کاک فەرهاد نەیتوانی سەمەرەی ئەو هەموو زەحمات و تێکۆشانی خۆی ببینێت بەڵام بەڵێن دووپات دەکەینەوە کە درێژەدەری ڕێگاکەی بین و لەسەر ئەم ڕێگایە لانەدەین داخی کۆچت زۆر بەژانە گیان دەتاوێنێتەوە باری کۆچت زۆر گرانە کێویش دەگلێنێتەوە بینەرانی عزیز لەم بەشەدا لەبارەی فعالیەت و ڕۆڵی بەرچاوی هاوڕێگیان بەختکرد و فەرهاد شەعبانی لە بەشە جۆراجۆرەکانی تەشکیلات و بەتایبەت کاریگەریەکانی لەسەر ژیانی سیاسی هاوڕێیاندا لەگەڵ چەند بەرپرسێکی ئۆرگانەکاندا دیدارێکمان پێکهێناوە کە سەرنجتانی بۆ ڕادەکێشم. سەرەتا بە بۆنەی گیانبەختکردنی هاوڕێ فەرهادی شەعبانی هاوخەمی خۆماراستەی بنەماڵەی هاوڕێ فەرهاد و هەروەها هاوڕێیانی لەناو ڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دەکەم. سەرەتا پێم خۆش بوو ئەوە بێژم هەر کەسێک تایبەتمەندیە لێکێزەوە هەر خصوصیاتێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام هاوڕێ فەرهادی شەعبانی هەموو تایبەتمەندیەکان و هەموو خصوصیاتێکی کەسێکی کۆمونیست و ئینقلابی و مبارزی بوو و نیشانێکی لێدا ئەگەر کەسێک لە ئەوەڵ دیدارێکە تەک هاوڕێ فەرهادی شەعبانیە بوایەتی حتمما جەزبی شخصیەتی مناسباتی ڕفتارێکی کە لەگەڵیا بۆ ئەنجامی ئەیبینی و تەئسیری وەرەگرت. هاوڕێ فەرهاد کاتی تۆ ئەدبینی من وەکو کەسێک کە چەند مدەتێ لە چەند ئۆرگانێکی تەشکیلاتی یەتێکیە کارم کردووە ئەوەڵ شتێکی کە هەمیش ئەدبینی مدیرێکی زۆر باش بوو یعنی مدیریەتی بەشەکانی ئەو شوێنێکی کاریە کرد مدیریەتی زۆر باشی بوو بەرنامەی بوو ئەگەر بەرنامەیەکی بوو بۆ بەرنامە و ئستراتیژی و هەموو شتێکی بوو بۆ کارەکانی لە پاڵیژە پراتیکی بوو ئەوە نەبوو کە فقط بەرنامەکەدا ڕێژێت و کاری نەبێ خۆی ئەمەڵکردەکەی نیشانی ئەدا قسەکانی ئەمەڵکردی هەمووی وەکو یەک بوو. تۆ ئەگەر بیت لەسەر شخصیەتی هاوڕێ فەرهادی شەعبانی قسەکەی ئەتوانی کتێو بنووسی ئەتوانی زۆر چت کە حتمما لە مۆساحبەیە ڕەفیقەکانی دیکە ئشارەیان پێکردووە باسیکەی من پێم خۆش بوو لێرە چەند شتێ باسکەم کە من وەکو کەسێک کە مدەتێک لەگەڵ هاوڕێ فەرهادی شەعبانیە لە ئامۆزشگای پێشمەرگایەتی لە تەلەڤیزیۆن و لە ئۆرگانهای دیکە کارم کردووە زۆر شتم پێوە دیوە بۆ نمونە هاوڕێ فەرهاد کەسێک بوو کە دڵسۆزی ڕەفیقەکانی بوو خەمخواریان بوو هاو خەمیان بوو ئەگەر ڕەفیقێکی ئێمە ناڕەحات بوو حتمما نوێژ ناڕەحاتە بوو هەمیشە ئەگەر ڕەفیقێک ناڕەحات بوو زوو ئەچوو چی بووە چه شتێک لە دەست من تێ چه کارێک لە دەست من تێ کە من ئەنجامی بم بۆت یا لە کاروبارەکانی ئێمە هەمیشە لە تەلەڤیزیۆن کە نەخشێکی بەرچاوی هەبوو بۆ نمونە تەهیەکوونەدەی بەرنامەکان بۆ مۆجری بەرنامەکان بۆ بارها کە من خۆم شاهدی ئەوە بووم هاوڕێ فەرهاد نیمە شەو خەریک کار بوو کە تەلەفۆنی یەکرد مەسەڵەن گەیزانی ئێمە لە تەلەڤیزیۆن خەریک کاروباری مۆنتاژین زوو تەماسێگر هاوڕێیان من بە خەبەرم خەریکم گوزارش هەنووسم خەریک و خەبەر تەهیاکەم ئەگەر شتێکتان پێویست بۆ گەر کاری شتێکتان بۆ من لە خزمەتتاندا یعنی هەمووی ئەو تایبەتمەندیانەی کە هاوڕێ فەرهادی گەیان بەم ڕۆژە و کردیە بە چهرەیەک کە واقعانیش ئینسانێکی کۆمۆنیست سادق دڵسۆز مبارز ئینقلابی
ئەوە بوو هەمووی و تایبەتمەندیانە بوو کە وای پێکرد ئێمە ئێستا هەمومان بۆی ناڕەحاتین هەمومان بەژانین بۆ لە دەستانی هاوڕێ فەرهاد. هاوڕێ فەرهاد کەسێک بوو کە خەمخواری کۆڵبەران بوو، خەمخواری کرێکارانی زەحمەتکێش بوو، خەمخواری خەڵکی زەحمەتکێش بوو، خەمخواری دەستفرۆشەکان بوو، خەمخواری حاشیە نشینەکان بوو، خەمخواری ئەو کەسانەی کە بوو کە گیرۆدە بوو بە مەوادی مخەتر ژنان بوو، خەمخواری ئەو ژنانە بوون خەمخواری ئەو ژنانە بوو کە زڵم و زۆریان لێکرا بوو. تۆ لە هەر بەحسێکە بۆ نمونە خاڵۆ فەرهاد نووسراوەیەکی بوو، هەر شتێک کە هەر شتێک گەرەکت بوو لەسەری بیخوێنیتەوە کە خاڵۆ فەرهاد نوێشتەی بوو دەستنەوەشتەی بوو. یانێ ئێستا خاڵۆ فەرهاد ئەوەندە دەستنەوەشتەی باشی هەیە کە سەرمایەیەکن بۆ ئەم تەشکیلاتە. من شخصەن ئەوەی کە لەم مدەتا و ئەم چەند ساڵی کە خاڵۆ فەرهادم دی وە ناسیم ئەوە بوو هەمیشە سەرڕای ئەوەی کە ئەو هەموو تەشکیلاتی خۆشەویست هەمووی کە سادقانە و دڵسۆزانە کارێکرد بۆ تەشکیلات ئەوە دەگەر لە شوێنێکی کێشەیەک هەبێت ئەبێ انتقاداتی خۆت باسکەی بۆ پیشبردی باشبوونی کارەکانمان بۆ دوا ڕۆژ و هەمیشەوەی بەێمەوە دەی و هەڕیانی خۆشەوی ئەبێ جەسوور بن سادق بن لەگەڵ خۆتان و لەگەڵ تەشکیلاتەکەتان. ئەگەر لە شوێنێکا پێتان وایە خەتای هەیە چاوپۆشی لێ مەکەن بۆ ئەوەی کە بۆ دوا ڕۆژ بۆ تەشکیلاتەکەمان بتوانین کارەکانمان باشتر بڕێتەوە ئینتقاداتی خۆمان باس بکەین. هەمیشەی بێمەوت خۆتان ئامادە بکەن لە هەموو لە حازەکە و باری سیاسی باری تەشکیلاتی و هەر شتێک کە بۆ ئەوەی کە ئەگەر سۆزی ڕۆژ لە جامعە شتێک بێتە پێش ئێمە بە ڕۆژ بین ئامادە بین. ئەمانە هەمووی ئەو شتانە بوو کە هاوڕێ فەرهاد بە ئەو نەسڵە جوانەی کە ڕوویە کرد بە تەشکیلاتی ئێمە و ئەو کەسانەی کە لە ناو تەشکیلاتی ما بوو باسی ئەگەر بەڕاستی کەسێک بوو کە دڵسۆز و خەمخواری هەمومان بوو. پێم وانە بێ کەسێک بێ لە ناو ئەم تەشکیلاتە کە هاوڕێ فەرهاد ئەسەن ناڕەحەت بێ لە دەستێ چون ئەنسانێک بوو هەمیشە بە خۆشڕۆیی بەڕوە خۆشەکەی و تەکمانە قسەیەکە یعنی ئەوە بۆ ئێمە باش بوو یعنی ئەوە تێکیان ڕاحەت بووین پێمانەوت خاڵۆ فەرهاد یان ئەکسەر مۆقەکان بەهینمانە کرد کەمان و پێ خاڵۆ گیان و ئەوە تکێکە لاممان بوو. خاڵۆ فەرهاد یەکێتر لەو تایبەتمەندانیە ئەوە بوو کە کارەکانی هاوڕێیانی لە ناوە زۆر بۆی ئەرزشی بوو بۆ هاوڕێیانەی کە کاریانەکرد هەڵسوڕەوانی ئێمە گەر بۆ نمونە مناسبەتێک وایە فیلم و ئەکس و شتیانە هەنا ئەگە بە یەک دقیقە تاخیریان بە دەلیلێک مەڵەن بڵاو نەبوایێت و یان جێبەجێ نەبووایە حتممە نەهاتێ بە هاوڕێیانە و ڕەفیقانە گیانیان خەنەخەتە وان زەحمەتێک کێشن ئەنێژی مەسرەفەکەن ئەبێ من حداقل باستابی کارەکەی خۆیان نیشان بین. هەڵۆ فەرهادێکی تر لەو تایبەتمەندیانەوە بوو هەمیشە دەسرەسە بوو بۆ ئەوەی کە بۆ هەر کارێک لە تەلەڤیزیۆن هەر سەعاتێ پێ دەوتایە ئامادە نێوت ئەیوە چەند دقیقە وەختم پێ من ئەوە هاتم یعنی ئێمە ئەماڵان و لێکدانەوە فەرهاسەوە بەرنامەهای ترمان خاڵۆ فەرهاد نەقشێکی ئەساسی هەبوو بە تەحلیلەکانی بە عملکردەکانی تۆگەر نازری هەر ئۆرگانێکی ئەم تەشکیلاتە وای زۆر دڵخۆش بوو لەباری ڕۆحی و زۆر ڕۆحیەت بوو چون نەتزانی لەو شوێنێکە هاوڕێ فەرهادی شعبانی هەیە تەسمیماتی دروست زۆرە و کەمتر خەتا ئەبینی یان کەمتر تەسمیماتی ئەبینی کە هەڵەی چیابێ زۆر تەحلیلەکانی دروست بوو منتەقی بۆ بەرخوردی تەکەم و ڕەفیقەکانە منتەقی بەرخوردی ئەکرد. من پێم خۆش بوو لێرە یەک خاتری خاڵۆ فەرهاد باسکەم کاتێک لە ئاموزشگای پێشمەرگایەتیە کارمانە کرد ڕۆژێکیان چوینە خوارەوە بۆ پەزیرش دیم خاڵۆ فەرهاد لەسەر سەنتەڵیە دانیشتەوە تەکدا و تەڵەبێکە خەریکە قسەکە کاتێک چوومە نزیکە و دیم فرمێسک چاو خاڵۆ فەرهاد داتە سەر خوار پێم وابوو اتفاقێک ئەفتە دوای وتم چی بووە وتی گوڵێکیان زندگی ئەو نەناخۆش بووە فرمێسک لە چاوم ناوێسێتەوە ئەگەر تۆ گوێچکە پێی لە ژیانی حتمما دەگریت یعنی ئاوا بوو حتا ئەگەر داوتەڵەبێک کە بۆ ئەو بەڵبا ڕووی کرای بە تەشکیلاتی ئێمە ژیانی بوتایە بۆ خاڵۆ فەرهاد ئەمیقە ناڕەحەتە بوو حتمما ناڕەحەتە ئەوە دەستی ئەکرد بە گریان. ئێمە ئەوەی کە من خۆم وەکو شەخصێک لە هاوڕێ فەرهادی شعبانی فێر بووم ئەوە بوو هەمیشەی وت باسی ئەوەیە کە جەسوور بین یەکترمان خۆش بێت سادق بین
زندگی ئەرزشی ئەوەی نییە کە ئێمە یەکتر ناڕاحەتکەین یان دڵی یەکتر بێهێشێنین. هەر ئەو جۆرەش کە باسم کرد ئێمە ئەگەر بین لەسەر بەحسی سیاسیەکەی حتمما هەروە کە هاوڕێ برامی علیزادە لە ڕۆژی مەراسمی هاوڕێ فەرهادی شعبانی باسی کرد زۆر تایبەتمەندی بوو، بەڵام هەر کامێکمان لە گۆشە و زەوایەیەک لەو تایبەتمەندیانەی هاوڕێ فەرهاد ئەتوانین ئیشارەکەین و ئەتوانین شتی لەسەر بنووسین. بەڕاستی فەرماندەیەکی جەسوور بوو. ئەگەر ئەوەت کە جەولەیەکی نظامی بێ بۆ نمونە بۆ گۆردان یان هەر ئۆرگانی ئامۆزشگا یان هەر شوێنێکی تر هەتا بۆ عمومەن بۆ ڕەفیقەکان خۆی ئەوەڵ نەفەر بە چەک و ڕەختەکەی و ئامادە بوو بە کۆڵە پشتی و ئامادە بوو لە سەفەی ئەوەڵا بوو. ئەوە نەبوو کە فقط بەرنامەدا ڕێژێت و هیچ ئەماڵکردێکی بە پراتیک سابتی کردووە. ئەو خۆشەویستی و ئەو بەرجستێکیە کە ئێستا هاوڕێ فەرهادی شعبانی هەیەی هین ئەو خصوصیاتە تایبەتی و کۆمۆنیستی بوو، بەدڵ کۆمۆنیست بوو، بەدڵ ئەنقلابی بوو. هەنێ ئەوەی کە ئێمە لە ئەو فێر بووین ئەبێ ئەدامەدەری ڕێگاکەی کە هاوڕێ فەرهادی شعبانی بین. هیوادارم بتوانین حتا گۆشەیەک کە خەیرە ممکنە جێگاکەی هاوڕێ فەرهاد پڕ بێتەوە و ناتوانین پڕێکەینەوە، چون لە دەستانی هاوڕێ فەرهادی شعبانی بۆ ئێمە خەسارێکی زۆر گەورە بووە. ئێمە جارێکی تر بەڵێنیە دەین کە درێژەدەری ڕێگای هاوڕێ فەرهادی شعبانی و هەروە هاوڕێیانی گیان بەخکردووی ناوڕێزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بین. ئەمڕۆ ڕۆژی بە خاکسپاردنی تەرمی هاوڕێ عەزیزمان، هاوڕێ گیان بەختکردوومان کاک فەرهادی شعبانیە. بەر لە هەموو شتێک پێم خۆشە سەرخۆشی بکەم لە بنەماڵەی عەزیزی کاک فەرهاد دادەزارای خۆشەویست کە لە هەموو بوارەکانی ژیانی کاک فەرهادا یارمەتی دەری بووە دڵسۆزانە کوڕەکانی و هەموو هاوسانگەرانم. بەڕاستی لە دەستانی کاک فەرهاد زایەیەکی زۆر زۆر گۆرەیە بۆ هەر کەسێکە ناسیە، بۆ هەمومان لە سفوفی تشکیلاتی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران زایەیەکی گۆرەس بۆ جونبشی چەپی ئێران و کوردستان. قسەکردن لەسەر کاک فەرهاد بەڕاستی لە ماوەیەکی کورتی وەکو ئێستا زۆر کەمەوە کەس ناتوانێ کاک فەرهاد تعریف و تۆسیف کات شۆڕشگەری کاک فەرهاد و ئەوەی کە چەنێ ئینسانێکی بوێر و شۆڕشگەر و ئینقلابی بووە، ڕەفیق بووە، باوک بووە و شاید لە تەوانی منی چاخارج بێ کە قەتعاً لە تەوانی منی چاخارجە کە ئەم ئینسانە گۆرە بتوانم تعریف کەم چ بە بارێ سیاسی و چ بە بارێ ئینسانی و ئەخلاقی. بە بارێ سیاسی من بە شەخصە لە کاک فەرهاد فێر بووم کە ئومیدوار بم، فێر بووم کە ئینسانێکی ئینقلابی بم، فێر بووم کە باوەڕم بە ئەهدافم بێت، مەسئولیەت پەزیر بم لە قیباڵی تشکیلاتی خۆمان بە ئەهدافێک کە هەمانە مەسئولانە چاو لە هەموو بەشەکانی بکەم، چاو لە مۆبارێزەم بکەم و بەبارێ شخصیەتی بەبارێ شخصی بەڕاستی فێری زۆر شت بووم لە کاک فەرهاد. لە کاک فەرهاد معنای ڕێفاقەت فێر بووم، گۆزەشت و سێداقەت فێر بووم. کاک فەرهاد ڕەفیقێک بوو کە بە معنای واقعی کەلیمە ڕەفیق بوو، ڕێفاقەتمان خۆش بوو، شەڕیشمانە کرد، بەڵام وەختێ تەلێفۆنم بۆیە کرد یا ئەو تەلێفۆنیە کرد بۆ من ئێحساسی هەمیشە پەشیمانی مەکرد کاتێکە شەڕمانە بوو لەسەر مەسایلی تەشکیلاتی، لەسەر مەسایلی شەخسی. مەسەڵەن ئێوتکانیگیان ڕێفاقەت یانی ئەمە ڕێفاقەت خەرانیە هەر خۆشی بێ، ڕەفیقە وەسە کە کاتی شەڕی چا لە پاڵی ڕەفیقەکە یابێ، کاتێکە ناڕەحەتە پشتی ڕەفیقەکە یابێ، سەنگی سەبووری ڕەفیقەکە یابێ.
گۆزەشتی بوو ئینسانێکی زۆر با گۆزەشت و دڵگۆرە بوو بە معنای کەلیمە دڵگۆرە بوو زۆر میهرەبان بوو و من ئیسا هەزانم کە ڕفاقەت لە واقعان ئەبێ لە کافرات فێر بین و بیری بکەینەوە کە ئەو ئینسانە کێ بوو چۆن ڕەفتاریە کرد بەداخەوە پێم وانە بوو هەرگیز بەم زوانە کاکفەرات لە دەست بین ڕەفیقێکی ئاوا دڵسوز و میهرەبان مەسئولانە خەمخوار واقعان کاکفەرات خەمخۆر بوو خەمخۆری هەموو کەسێک بوو خەمخۆری هەموو پێشمەرگەکان بوو هەموو پێشمەرگەکان وەکو باوکێک چاو لە هەموو پێشمەرگەکانیە کرد چاو لە هەموو کەسێکیە کرد خەمخۆری کۆڵبەران بوو خەمخۆری ژنانی بێسەرپەرست بوو خەمخۆری ژنانی قاڵی باف بوو خەمخۆری هەڵکی حاشیە نشین و فەقیر و هەژار بوو خەمخۆری هەموو کرێکارێک بوو هەمیشە خەمی ئەموو ئەویە خوارد قەت بیری لە ئێستراحەتی خۆی نەکرد کە هیچ کات ناخافت هەر دەیەقەی تەلەفۆنت بووە کرد پەیامت بووە نات نیمە شەویش وایە کاکفەرات حازر بوو بۆ قسەکردن بۆ ئەوەی کە سەنگی سەبورێک بێ بوو بۆ ئەوەی کە وەکو باوکێک دڵسۆزانە ڕاهنماییت کە بۆ ئەوەی کە بەبارێ تەشکیلاتی ڕاهنماییت کە هەمیشە حازر بوو من هەمیشە وت پێم وت تەمەنت چووەتە سەرەوە کەمێ ئیسراحەت بە بەخۆت بەڵام ئەو ڕۆحیە ئینقلابیە و شۆڕژگەرانە کە بووی هیچ کات ئاوا کە ئەبێ ئیسراحەتی کردایە ئیسراحەتی نەکرد حتا ناخەفت حتا نانی ناخوات بەداخەوە کە کاک فەرهادمان لە دەستداوە کەسانێکی زۆر هەن وەکو کافرات لە دەوروبەری ئێمە چ لە ژیانی شەخسیمان چ لە ژیانی تەشکیلاتیمان چوونی نابە وەختی کاکفەرات ئەوەیە بە من نیشاندا کە ئەبێ قەدری یەکتر بزانین هەروە کە هەمیشە کاتێکە خۆی بووی هەر ڕۆژێک ئالیرە هەر ئالەم جێگە بەیەک و قسەمانە کرد لەسەر مەسەلەیەک بوو بە بەحسمان هەر ئالیرە بە من وتی ڕۆژی تێ حەسرەتی ئەم لە حەزانە خۆی بەڕاستی ئیسە حەسرەتی هەموو لە حسەکانی ئەخۆم کە تەکیا بوو و هیوادارم قەدری یەکتر بزانی و ئەوەی کە من بە لە دەستنانی کافرات بۆ خۆم شەرتم کردووە کە هەتا لە عەزەیەکی ماوەم درێژە دەری ڕێگەی بم قەت ناتوانم حتا گۆشەیەکی چکۆلە لە جێگەی خاڵی کافرات پڕکەمەوە لە هیچ بوارێکە بەڵام بە خۆم قۆڵم داوە کە بتوانم ئاواکی ئەو پێخۆش بوو کار و فعالیت بکەم ئاواکی ئەو پێخۆش بوو چاو لە ڕەفیقەکانم بکەم چاو لە کەسانی دەوروبەرم بکەم چاو لە جامعە بکەم چاو لە تەشکیلات بکەم هیوادارم هەموو ڕەفیقەکان درێژە دەری ڕێگەی کافرات بن بەو جۆرەکی ئەو گەرەکی بوو یادی هەمیشە تا هەمیشە لە دڵمان زیندووە نە لە دڵی من لە دڵی هەر کەسێکاکی کافرادی ناسیە بەڕاستی هەر وەخت کە هەر کەسێک دەنگی کافرادیە بیسبە لەوەی کە چهرەی ببینێ جەزبی کافرادە بووە پێی دوا بوو کە ساڵیانی ساڵە ئەیناسی ئەوونە بە دڵ ئینسانێکی دڵسۆز و دڵ ئینسانێکی سەمیمی بوو یادی لە دڵمان زیندووە ڕێگەی سووری بەردەوامە و درێژە دەری ڕێگەی کاکفەرادی یادی بەخێر بەڵێ بینەرانی عەزیز هەرو خۆتان دیتان ئێرە فێرگەی سیاسی و نظامی کۆمەڵەیە ئێرە ئەو شوێنەیە کە وەکو ئاخرین شوێن کاک فەرهادی عەزیزی گیانبەخت کردومان فعالیەتی خۆی بوو
ئێستا لێرە مەدەمانە بزانین کە ڕۆڵی کاک فەرهاد تایبەتمەندیەکانی لەم بەشە کە وەک بەشی ئاخری تەشکیلاتیەکەی بوو چۆنەوە کاریگەرەکانی چۆن هەڵدەسەنگێنرێت کە یەکێک لە ئەندامانی کمیتەی واحد تەحقیق وەڵام بم پرسیارەمان دەداتەوە. پێم خۆشە بەر لە دەستپێکردنی قسەکانم لە پێشدا سەرخۆشی کەم لە هاوسەری خۆشەویستی کاک فەرهاد دادەزارە هەروەها کوڕەگەورەکەی کاکارامی خۆشەویست و کاکە فواد و کاکە ئەشکان. هەروە خۆتان نشارەتان کردێرە وەکو بەشی واحد تاقیق و ئاموژگای سیاسی نظامی کۆمەڵە کاک فەرهاد کە بۆ ئاخرین جار وەکو مەعموریەت هاتەوە بۆ کوردستان وەکو نازر و بەرپرسی ئەم چەند ئورگانە ئێمە کارمان کرد بەیەکەوە. پێم خۆشە لێرە ئشارە بە چەند تایبەتمەندی کاک فەرهاد کەم کە ئێمە دیارە لە بەشە زۆر ئەکسەرن ئۆرگانەکانە کارمان کرد لە تایبەتەنە ساڵانەی آخر مستەقیمەن بەیەکەوە کارمانە کرد. هەمیشە کە بێ ئەمەی کە هیچ چیش بێژێت ئەنرژیکی ئەدا پێمان کە بەڕاستی وەسف نەشودە نییە ناتوانی باسی کەیت. یعنی کە تۆ کارت ئەکرد تەکیا بێ ئەمەی کە یەک کەلیمە قسە بکات بێ ئەمەی کەین بکات هەموو شتێکی فێرت ئەکرد وەک ئاموزگارێ بوو وەک معالمێک بوو هەر لە هەڵسو کەوتیا لە قسەیە لە کاری ڕۆژانەیە تایبەتەنە ماخرانە کە ئێمە لە واحد تەحقیق کارمانە کرد هەمیشە ئشارەی بەوا ئەکرد ئەیوت ئەو کەسانەی کە ڕوومان لێ ئەکەن وەکو داوطەڵەب ئێمە ئەبێ محوەرێک لە نەزەرا بگرین ئەویش محوەری ئینسانیە بەو شێوە بەرخوردکەین نابێ بە هیچ جۆرێ ئەو کەسانەی کە وەکو داوطەڵەب ڕوومان لێ ئەکەن نیگەران بن ترسیان بێت دڵهۆرەیان بێت. یەکێ لە باشترین تایبەتمەندیەکانی کاک فەرهاد تایبەتەن تەک داوطەڵەبینا ئەوە بوو لە عەرزی 5 دقیقە ارتباطی تەکیانە بەرقرارە کرد ئیتمینانی ئەو کەسانەی جەلبە کرد و لە زووترین وەختە کەسەکان دەردەدڵی خۆیانیان بۆ یەک کرد باسی ژیانی خۆیانیانە کرد بووی هەمیشە هەرچەند هەموو ڕەفیقەکان ئەزانن گشتمان هەموو کەسێک ئەزانێ کە کاک فەرهاد زۆر ئینسانێکی ئیحساساتی بوو کە گوێ لە قسەی خەڵک ئەگرت گوێ لە مشکلاتی خەڵکە کرد بەڕاستی دڵی پڕ ئەبوو ئەگیریا. ئێمە کە کارمانە کردتە کاک فەرهادە و هەمیشە کە گەرەکمان بوو لە شوێنێکە بە مشکل بەرمانە خوارد بەڕاستی وەکو چرایك ناو تاریکی ئستفادەمانە کرد لە کاک فەرهاد هەمیشە لە شوێنێکە گیرمانە کرد فەورەن تەنانەت ئەگەر لە ئۆرگانێکیشا کارمان نەکردایە بەیەکەوە لە شوێنێتر بواتایەت و ئەمانە مراجعەمان پێکرد مشاورەمان لێ وەرەگرت هەمیشە هەموو کەسێ فەرقی ناکرد کە پێشمەرگە بێ داوطەڵەب بێ یا هەر کەسێ تر بێ وەکو مناڵی خۆی چاولێ کرد بەدەم خەمیانەوە بوو بەدەم نیگەرانیەکانیانەوە بوو تا ئەو جێگەی کە هەر کارێکی لە دەست باتایەت درێغی ناکرد و کۆتایی ناکرد هەمیشە لە خەمی کەسەکانی دەوروبەریا بوو هەمیشە سعیە کرد فێر شتت کە هەمیشە سعیە کرد کە شتە باشەکانت فێرکە بەڕاستی یەک جار تووڕێئیم لەم ئینسانە من نەدی لە عینی کارە لە جەریانی کارە هەموو کاتێک کە بەو سەرڕای ئەو هەموو کار و ئەرکەی کە لەسەر شانی بوو نەتەدی کە بێژێ ماندوم نەتەدی کە یەک جار تووڕە بێ نەتەدی کە بە دەیان جار کەس بوو لە عینی کارە لە جەریانی کارە تووڕە ئەبوون ماندوو ئەبوون کاک فەرهاد ورە بوو بۆ ئەو کەسانە بۆ ئێمە تایبەتەن من کە حتا تەنانەت وەکو ئەتانم بێژم ڕەفیقی نزیکی کە لە نزیکەوە زۆر تێکەڵاو بووین بەیەکەوە زۆر شتی فێرم ئەکرد زۆر شتی فێرم ئەکرد یەکێ لەوانە سەبووری بوو ئەوەی کە ڕۆژ بە ڕۆژ بیر و باوەڕمان فرەتر و قایمتر بێت. ئیجازەم بن لێرە لە ئاخر قسەکانمە سەرخۆشی کەم و دەستخۆشی کەم لەو کەسانەی کە ئەم مودەتە لە ناوەوە تایبەتەن لەو ڕەفیقانەی کە لە ڕێت تەلەفۆنەوە هەر لە ئەوە ڕۆژەکانەوە کە خەبەری ئەم مەرگە ناخۆشە و ئەم کارەساتە ناخۆشەیان بیست تەلەفۆنیانە کرد و سەرخۆشیان نەکرد لە ئێمە و حتا بەعزەن زۆر کەسیان دڵنەوایی ئێمەیانەداوە و سعیانە کرد ئەم خەمە گەورە لەسەر شانمان سۆکەنەوە. پێشکەش بە هەستی مرۆڤانەی کاک فەرهاد سەر لە بەیانیەکی زووی دوایین ڕۆژەکانی بەهار ڕواڵەتی پەنجەرەکەم باسی تاریک و لێڵی بوو و باسی دڵتەنگی خۆر پێشتر پەنجەکانی ناردبوو کەچی هەورێکی گەست و نابەوەخت لەبەر ڕێگای وەستا بوو ڕواڵەتی پەنجەرەکەم
ڕواڵەتی نەمامێک ئەرخەوانی بوو، گوڵەکانی یەک داوێنی گوڵدانە سوور کارەکەیان پڕکردبوو لە ڕەنگی ئەرخەوان. ڕواڵەتی پەنجەرەکەم پریشکەی باران بوو، چما فرمێسکە و لەسەر گۆناها ساڕێژ ئەبێت. ئەمانە هەموویان ڕواڵەتی ئەم ڕۆژانەی منە. ئاسەواریشەم ئاسمانەی تاقچەی پەنجەرەکەی زاخاودا بوو، جامەکان ببوون بە مەکۆی باران. هەوری خۆڕا وای کردبوو خۆر دەگمن ببێت بە میوان. سەرما لەرزی ئەبردە ناخ ئێسکەکان، باش بریا هەر سۆسە ئەبوو. چما سروشت پەنجەی پەیکەر تاشێکی ئینکارە بۆ ماڵاوایی. بەڵێ عزیزان، ئەوەی کە پێشکەشتان کرا قسە و باسی هاوڕێیان بوو لەبارەی کەسایەتیەکی وەکو کاک فەرهادی ئازیز کە بەداخەوە لە 30 مانگی جۆزەردانی ئەم ساڵدا بەهۆی نەخۆشی سەرەتان ماڵاوایی لە ژیان کرد. بە معنای واقعی هەموو هاوڕێیان باسییان کرد کە کاک فەرهاد کەسایەتیەکی زۆر خۆشنا و ناسرا بوو. بەڕاستی لە چەند دەقە و لە سەعاتدا کەسێکی وەک ئەم هاوڕێ ئازیزە تەوسیف ناکرێت. بە معنای واقعی بەبیر و باوەڕ بوو، بە معنای واقعی جەسوور بوو، بە معنای واقعی مەسئول بوو، بە معنای واقعی خۆنەویست بوو. من لێرەدا دەتوانم ئەوەندە بڵم لە کوردەواری خۆماندا ئیستلاحێک هەیە کە دەڵێن لەگەڵ پیر پیرە و لەگەڵ جوان جوانە و لەگەڵ منداڵ منداڵە. بەڕاستی ئەم هاوڕێ ئازیزە گیانبەخت کردومان هەموو ئەم خەسلەتانی هەبوو. کەسێکی واقعاً دڵسۆز بوو. بەڕاستی بەوە دەبێت کە وەکو ئۆلگویەک داینێن بۆ هەمومان، بۆ هەموو هاوڕێیان. جارێکی دیکە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی هاوسەری ئازیزی کاک فەرهاد کوڕەکانی هەموو هاوڕێیان و هاوسەنگەرانی دەکەین و بە دڵنیاییەوە درێژەدەری ڕێگای ئەو ئازیزە گیانبەخت کردومان دەبین. لێرەشدا دەگەینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە کە هیوادارین جێگەی سەرنجی ئێوەی خۆشەویستیش بێت تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن. ماڵاوە.